لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا لە ئاەتی ڕۆژوودا یەکسەر باسی دوعا و پاڕانەوەی بە شوێنە هاتووە. وەیە پێم باش بوو باسێک لە دوعا و پاڕانەوە بکەین کە لە هەموو کاتێکا ئێمە پێویستیمان بە پاڕانەوە و بە دوعاکردنە. بەتایبەت لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا ئیمانداران و خواناسان ئەلحەمدولیلا زیاتر لە کاتەکانی تر بەهۆی بەرەکەتی ڕۆژووی ڕۆژەکان و شەونوێژ و تەراویح و ئامادەبوونی مەوعیزەی مزگەوت و گوێگرتن لە قورئان و قورئان خوێندنەوە ژیانیان لە پارشێواندا لە بەربانگاندا بەتایبەتتر دەبێتە دوعاکردن، پاڕانەوەیەکی زۆر لە خوای پەروەردگار لەسەر ئاستی تاگ وەکو خێزان لە کاتی ڕۆژ و شکاندنە، لە کاتی پارشێوکردنە و پاشان لە مزگەوتەکاندا، لە جمو و جۆڵی موسڵماناندا، لە ئاپۆڕای گەرمی مزگەوتەکانی کوردستان و هەموو جیهاندا سوپاس بە خوای پەروەردگار زۆرترین دوعا دەکرێت. پێم باش بوو لەسەر دوعاکردن بۆ جەنابتان بۆ خۆم و بۆ ئێوەی بەڕێز و ئازیز لە پرۆگرامی کلیلەوە باسێک لە دوعا بکەین. بەڵام بەگشتی بۆ چوونە ناو بابەتەکەمان و باسەکەمانەوە کە باسی دوعا و پاڕانەوە و نزاکردنە لە لای خوای پەروەردگار، ئەوە دەڵێم هەموو کەسێک بەمەرجێک بەخشراو نەبێت، چونکە مرۆڤ بە بەخشراوەکان یان لە ناو کاوانەیەکان لەگەڵ ڕێزمدا پیان دەوترێت شێتەکان، ئیتر ئەوانە کە عەقڵ و ژیریان بەداخەوە لەدەستداوە هیچ ئامانجێکی دیاریکراویان نییە. ساتەکان ساڵەکان ژیانیان دەگوزارێنن بەبێ ئامانج بەبێ مەبەست. بەڵام بۆ مرۆڤی ژیر و عاقڵ کە بەخشراو نییە، خاوەن و دارای عەقڵە، ئەم مرۆڤە ژیرانە ئامانجیان هەیە، ئاواتیان هەیە، خۆزگەیان هەیە. مرۆڤ کاتێک کە ئامانج و خولیا و خۆزگە و مەبەستێکی لە ژیاندا نەما، ئیتر ئەو بە مردوو حیسابە. جیاوازی نێوان بەخشراو لەگەڵ ژیردا، لە نێوان زیندوو مردوودا بریتیە لەوەی کە تۆ بۆ ئامانجێک بژی، خولیایەکت هەبێ، بابەتێک هەبێت لە ژیاندا هەدەفت بێ پێی بگەی. تەنانەت ئەو کەسانشکەوە کۆیلەن لە کۆن و نوێدا ئامانجیان هەر هەبووە، جگە لە مرۆڤ ئازاد و سربەستەکان و ئازادی خوازەکان کە ئامانجی گەورەیان هەیە، تەنانەت ئەوانەی کۆیلەشن. مرۆڤی کۆیلەی کۆن دوو جۆری هەبووە. کۆیلەیەک ئامانجی ئەوە بووە گەورەکەی لێ ڕازی بێ و بیهێڵێتەوە و خزمەتکاری پێ بکە و نان و پێخۆری بداتێ و ژیان و گوزەرانی دابینکە. ئامانجی ئەوەندە بووە. ئیتر گەورەکەی چاک دەکا، خراپ دەکا، لاڕێ دەبێ، ڕەوا دەڕوا، پیاوی پێدەکوژێ، خەرمانی پێدەسووتێنێ. گرنگەوەی ئەم کۆیلەیە دەرنەکرێ لەو دەرگایە. ئامانجی ئەویش ئامانجێکی خۆی هەبوو کە ئامانجەکەی ناڕەوایە، واتە ئامانجی خۆی نەبوو، ئامانجی کەسێکی تر کە سەید و گەورەکەیەتی و ئاغاکەیەتی دەهێنایەجێ. بەشێکی تر لە کۆیلەکان ئامانجی گەورەیان هەبووە، تەنانەت کۆیلە بوون و ئامانجی گەورەیان هەبووە. ئەویش ئەوە بووە ڕزگاریان ببێ لە کۆیلایەتی. کاتێک کە گەورەکەی پێی وتووە بڕۆ کەسابەت بکە، ئیش بکە، ئەوەندە پارەم بدەیە من ئازادت دەکەم. وەیە لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا یەکێ لەوانەی کەوا زەکاتیان پێدەشیا ئەو کەسانن کە کاتی خۆی هەبوون ویستویانە بەهۆی پارە و پوڵی موسڵمانانەوە، بەهۆی کار و کەسابەتی خۆیانەوە، بەهۆی زەکات و بەخشین پیان بیدەن بە گەورەکەیان، بە ئاغاکەیان، بە سەرۆکەکەیان و خۆیان ڕزگارکەن لە کۆیلایەتی، کەواتە ئەوەش ئامانجە. بۆیە بەگشتی مرۆڤەکان ئامانجیان هەیە، هەدەفیان هەیە، خۆزگە و ئاواتیان لە ژیاندا هەیە.